نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ بەڵگەکانی نووسینەوەی فەرموودە. هەردووبارە لە فەرموودەکاندا دەربارەی ڕێگەدان و فەرمانکردن بە نووسینەوەی فەرموودە ئەم ڕیوایەتانە دەبینین. جارێکیان پیاوێک کاتە لای پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم و پێیوت: ئەی پێغەمبەری خودا، ئێمە زۆر شت لە زاری تۆ گوێبیست دەبین، بەڵام ناتوانین تەواوی ئەمانە لەبەر بکەین. بەگرام شتە زۆر گرنگانە زۆر جار دەڕۆن و لە بیرمان دەچنەوە. بەم شێوەیە سکاڵای لەدەست یادگەی خۆی کرد. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لە وەڵامدا پێی فەرموو: ئیستەعین بیەمینیک، یارمەتی لە دەستی ڕاستە دووەربگرە، واتە بە نووسینەوە یارمەتی یادگەت بدە. هەردووبارە لە کتێبی تەقیید العلمدا ئەمە دەخوێنینەوە. ڕافعی کوڕی خەدیج لە پێغەمبەری خوای پرسی: یا رسول الله، إنا نسمع منك أشياء فنكتبها. ئەی پێغەمبەری خودا، ئێمە زۆر شت لە تۆ گوێبیست دەبین، ئایا دەکرێت بینووسینەوە؟ پێغەمبەری خوش فەرمووی: اكتبوا ولا حرج. بینووسنەوە، هیچ کێشەی تێدا نییە. جگە لەمانەش لە کتێبەکانی ئیبن دارەمی و ئیبن حەجەردا دەیخوێنینەوە کە پێغەمبەری خودا کۆمەڵێک فەرمانی سەبارەت با قیساس و دیە و بابەتەکانی دیکەی شەریعەت نووسیوە و بۆ عەمری کوڕی حەزمی لە یەمەن ناردووە. هەروەها پەیماننامەی بۆ وائیلی کوڕی حەجەر نووسیوە. هەردووبارە وەک ئیمامی دارەمی لا پێشەچی کتێبەکەیدا ئاماژەی پێکردووە. پێغەمبەری سەروەرمان فەرموویەتی: قيد العلم بالكتاب. زانست بە نووسینەوە تۆمار بکەن. دووبارە لە سەرچاوە سەحیحەکانی فەرموودا لە ئەبوو هورەیرەوە ڕەزای خوای لێبێت جێڕاوەتەوە کە لە سەروبەندی فەتحی مەکەدا کاتێک پێغەمبەری خودا بە بۆنەیەکەوە وتاری دەخوێندەوە، پیاوێکی یەمەنی بە ناوی ئەبووشا هەستاوەتەوە وتویەتی: ئەی پێغەمبەری خودا، ئەم شتانە بۆ من بنووسنەوە. سەروەریشمان صلی الله علیه وسلم لە وەڵامدا فەرموویەتی: اكتبوا لأبي شاه. بۆ ئەبووشاهی بنووسنەوە. چەند ڕۆژێک پێشکۆچی دوایی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم سەرباری سەختی نەخۆشیەکەی، پێغەمبەری خودا بۆ سەلامەتی ئومەتەکەی فەرمووی: قەڵەم و کاغەزم بۆ بهێنن، یاخود شتێکی وەک دەفتەر بهێنن تا شتێکتان بۆ بنووسم کە لە دوای من هەرگیز نەکەونە نێو گومڕاییەوە. کاتێک پێغەمبەری خودا ئەم قسانەی دەکرد، ئازار و ناڕەحەتی زۆر بوو. لە کاتێکدا حەزرەتی عومەر وتی: لە دەستماندا کتێبی خودا هەیە، ئەو بۆ ئێمە بەسە. ئەمەی وت و ئەو وتەیەشی ئیجتیهادی هاوڵێکی پێغەمبەری خودا بوو. لە بەرامبەر ئەمەوە ئیبن عەباسی ژووتی: حەیف بوو کە کەوتنە نێوان پێغەمبەری خودا و ئەو شتەی دەیویست بینووسێت. ئیبن عەباس بە درێژایی ژیانی دڵنیگەرانی ئەم شتە بوو، بەڵام دووبارەش بە درێژایی ژیانی هیچ شتێکی خراپی لە دڵیدا بەرامبەر بە حەزرەتی عومەر هەست پێ نەکرد. نەکەستی خراپی بەرامبەر بە حەزرەتی عومەر نەبوو، بەڵکو هەمیشە لەگەڵیدا بوو. حەزرەتی عومەر لە هەر شوێنێک وتاری بخوێندایەتەوە، جا لە مەککە بایە یاخود لە بەسرە، ئەویش هەڵدەستا و دەچوویە ئەوێ. بەم پێش دەکرێت بوترێت بە بۆنەی ئەم بابەتەوە بچووکترین شت لە دڵەکاندا سەبارەت بە حەزرەتی عومەر دروست نەبوو، نەش دەکرا دروست ببێت، چونکە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم جارێکی دیکە ئەو قسەی خۆی دووبارە نەکردەوە. جا ئەو شتەی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم ویستویەتی بینووسێت تا لە پاش خۆی ئومەتەکەی نەکەوێتە نێو گومڕاییەوە، گەر سەبارەت بە جێنشینی پاشخۆی بوو بێت یاخود سەبارەت بە هەر بابەتێکی دیکە، ئەوە حەقیقەتێکی ڕوون و ئاشکرا هەیە. ئەویش ئەوەیە لە پاش خۆی تەواوی باوەڕداران جگە لە تەنها یەک کەس بەیعەتیان بە جێنشینی پاشخۆیدا. پاشانیش کاتێک حەزرەتی عومەر بۆ هەمان پێگە هەڵبژێردرا، هەرچەندە لە سەرەتادا کەسانێک هەبوون کە ناڕەزاییان دەربڕی بێت، بەڵام سەرنجام کەس نەماوەتەوە کە بەیعەتی پێنەدات. لە سەردەمی حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلیشدا ئیدی جیابوونەوە و دووبەرەشی سەریان هەڵدا. ئایا ئەو شتەی حەزرەتی ئەبوو هورەیرە لە ڕێی ئەو وتەیەوە کە فەرموویەتی: لا پێغەمبەری خوداوە پڕی دوو دەفر فەرموودەم لەبەر کردووە، لەم دوانە یەکێکیانم بڵاو کردوێتەوە و گەیاندووە.
جاگەر ئەوی دیکەیشیانم بڵاو بکردایەتەوە ئەوە سرم دەپەڕێنرا. مەبەستی پێی زانست بووە یاخود ئەو نهێنیانە بووە کە پێغەمبەری خودا بە حوزەیفەی داوە. بەڵێ ئەو شتەی پێغەمبەری خودا دەیهەویست بینوسێت بە نهێنی مایەوە، بەڵام ئەوەی لێرەدا پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەیە کە لە سەردەمی خودی پێغەمبەری خودا فەرمودەکان نووسراونەتەوە، تەنانەت خودی خۆی شیشتانێک هەبووە کە بە کەسانی دی نووسیوەتەوە و ویستویەتی بیان نووسێتەوە. جگە لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس هاوڵی دیکەش هەبوون کە بەلایانی کەمەوە هەندێک لە فەرمودەکانی پێغەمبەری خودایان نووسی بوویەوە. بۆ نمونە گەورەمان حەزرەتی عەلی پەڕاوێکی بەلایەکی شمشێرەکەیەوە هەڵواسی بوو کە تیایدا کۆمەڵێک حوکمی دەربارەی دیەی بریندار و ڕێزی شاری مەدینە و نەکوشتنەوەی باوەڕدار لە بەرامبەر کافردا و کۆمەڵێک بابەتی دیکەوە لە خۆ گرتبوو. کاتێکیش کۆمەڵەکەی لێیان دەپرسی ئایا لە نێوان ئەو پەڕاوەدا شتێکی تایبەت هەیە کە پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم بەتەنها بە تۆی وتبێت؟ لە وەڵامدا دەیوت نەخێر، کۆمەڵێک فەرمان هەیە سەبارەت بە شتە گشتیەکان، پاشان ئەو شتانەی بۆ ڕوون دەکردنەوە کە پەڕاوەکە لە خۆی گرتبوو. هەردووبارە حەزرەتی عومەر لایەکی شمشێرەکەی پەڕاوێکی پێوە بوو کە فەرمانەکانی سەروەری سەبارەت بە زەکاتی ئاژەڵی چوارپێ لە خۆ گرتبوو. بە هەمان شێوە وەک لە کتێبی ئەلتەبەقاتی ئیبن سەعد داهاتووە، ئیبن عەباس لە پاش وەفاتکردنی باری وشترێک کتێبی بەجێهێشتووە کە ئەمانە بەگشتی ئەو شتانەی تێدا بووە کە لە پێغەمبەری خودا و هاوڵەکانیەوە گوێبیستی بووە. وەک ئیبن هیشام تۆماری کردووە، سەروەرمان کاتێک تەشریفی هێناوە بۆ مەدینە لەگەڵ دانیشتوانی شارەکە و یەهودیەکاندا پەیماننامەیەکی بەستووە کە بەلای هەندێکەوە بە یەکەم دەستوری ئاینی ئیسلام دادەنرێت و ئەم پەیماننامەیەش تۆمار کراوە و نووسراوەتەوە. پەیماننامەکەش بەم شێوەیە دەست پێ دەکات: بە ناوی خودای بەخشندەی میهرەبان. ئەمە نووسراوێکە لە محەممەد پێغەمبەری خوداوە لە نێوان باوەڕداران مسلمانانی قوڕەیش و یەسریب و کەسانێک کە شوێن ئەوان کەوتون و هاتوونەتە لایەن و لەگەڵ ئەواندا جیهاد دەکەن. وەک لەسەرەوە ژاماژەمان پێکرد، ئەو نووسراوەی پێغەمبەری خوددا سەبارەت بە فەرمانەکانی دیە و قیساس بۆ عەمری کوڕی حەزمی ناردبوو، گەیشتوتە دەستنەوەی نەوەکەی کە ئەبوبەکری کوڕی محەممەد بووە. بە هەمان شێوە ئەو پەراوە تۆمارکراوەی لە لای بەندەی ئازادکراوی پێغەمبەری خوددا ئەبوو ڕافیع بووە، لە سەردەمی شوێن کەوتواندا گەیشتوتە دەست ئەبوبەکری کوڕی عەبدوڕەحمانی کوڕی حارس. ئەم زاتە مەزنە کە یەکێک لە گەورە فەقیهەکانی شوێن کەوتوان بووە، ئەم بەڵگەنامەیەی بە گەورەترین غەنیمەتی ژیانی هەژمار کردووە. بەڵێ ئەم فەرمودانەی لە سەردەمی پێغەمبەری خوادا هاوشێوەی قورئانی پیرۆز لەسەر پارچەی درەخت و ئێسک و پێز نووسرا بوونەوە، هەروەک خۆیان گەیشتنە شوێن کەوتوان و شوێن کەوتووی شوێن کەوتوان. ئەوانیش ئەم سپاردانەیان دەپاراست و دەیان گواستەوە بۆ کەسانی دوای خۆیان. هەر بە هەمان شێوە بووە کە مجاهیدی کوڕی جەبر کە یەکێک بووە لە گەورە ئیمامەکانی شوێن کەوتوان کتێبی ئەسەحیفە سادقەی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسی بینیوە کە فەرمودەکانی پێغەمبەری خوای تێدا کۆکراوەتەوە. مجاهید دەڵێت من ئەم کتێبەم لە بەردەم عەبدوڵای کوڕی عەمردا بینیوە، تەنانەت دەستیشم بۆ درێژ کرد، بەڵام نەیهێش دەستی لێ بدەم. بەڵێ دواتر مجاهید بەو پەڕی گرنگی پێدانەوە ئەم کتێبەی هەڵگرتووە و پاراستووە. بە گوێرەی زانیاریەکانی ئیبن ئاسیر لە نێو ئەم پەڕاوەدا 1000 فەرمودە هەبووە. ئەم فەرمودانە بە سەنەدێکی هاوشێوەی ئەو سەنەدە دەچێت کە لە زانستی فەرمودەدا بە زنجیرەی ئاڵتونی هەژمار دەکرێت و دەوترێت عن زەین عابدین، عن حسین، عن علی بن ئەبی تاڵب، کە لەوێشدا زنجیرەکە لە ئیبن عەمر خۆی و کوڕەکەی و نەوەکانی پێکاتون و دەوترێت عن عەمر ئیبن شەعیب، عن ئەبە، عن جەدە. لە سەرچاوەکانی فەرمودەشدا نزیکەی 500 فەرمودە دەبینین کە بەم سەنەدا جێردراونەتەوە.